هاوڕێنە و کاتتان باش بەپەلا ئەو خەبەرەتان پێڕا دەگەێنم بەداخەوە ئەیانی ئەمڕۆ ئەندێ تەقوتۆق ڕوویدایە بە زۆر نەبووە لە نێوان پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی ئەو هێزە چتە شوێنی دیموکرات هاوڕێیان بەخێر بێن هاوڕێەوە بەس لە جیاتی تااقەتم نەبوو بە ڤیددیۆ تەزیل کەم و شت بکەم خەبەرەکە نووسینی شکاتی زۆر دەی بۆی شەرع بکرێ ئەو هێزەی دیموکرات لە دوو ڕۆژی ڕابردوو کە لە گەروزینی پێدەگوترێ دەواازەی برادۆست و ئەوە باڵەکایەتە گەروی پارتیە گەروی برادرانی قەندیلە یعنی ئەڵێن قڕقرتۆژی ئەوەیە پێشتر دیموکرات لەوێن دەربوو هیچ کێشەیان نەبوو ئێستا پارتی هێزەی برتە ئەو هێزەی برتێن دەربەناوی سوپای عێراق هەر ئی پارتیە لەو منتیقەی هەر ئی پارتیە لەوێ ئەوەی دەکاتن ئەو هێزەی دانایە 400 بۆ 500 کەسە ئەوڕۆ لە دوێنێکەوە دیارە دوو ڕۆژە دیموکراتیان هەموو بەلۆری برتە سۆران لە سۆران لە حەریرێ و لەگەلی عەلی بەگە لەو منتیقانەیان دادنێن وەکۆ من دوێنش باسم کرد لەو منتیقانەیان دادنن ئەم با قسەی لێنە پێشەوە دەنگ باش بی لە شوێنی ئەوانە پارتی هاتە ئەو شوێنە لە برادۆست کە دیارە ئەو برادرانەی قەندیل ئەڵێن ئەوە قڕقرتۆشی مەیە ئەڵێن گەر و زین منتیقەکە یان چیایەکە پێی دەگوترێ گەر و زین ئەلێرە مەڕی ئەو برادرانەیە لە ململانەیان نەگەت تورکیا ئەگەرەوەیان لێ بژیرێ و کوێ 100% لێیان قەپات دەکرێتن بۆیە ئەوانیش هەڕەشەیان کردیە دوێنێ لە هەندێک میدیا باس کرا کە هەڕەشەکرا بەس پارتی هەر هێزەکەی هینایە بە ناوی سوپای عێراقەکە شەری خۆکی هەموو تەسکیە و شتی یعنی بە ناوی حکوومەتی عێراق هەمووی پارتینە ئیتر ئەوڕۆ هەندێک تەقوتۆقیان پێکردووە نایە پاکەکە لەیدایەنە هەندێک پارتی درۆنی تورکی هاتە هاریکاری کردیە بۆ من ئەو خەبەرانتان پێدرم دەقیق بن دڵنیا بن لەوە بڕۆن بۆ خۆشتان بپرسن ئەو برادرانی قەندیل سەدان کەسیان کۆ کردەوە چەکداریان کۆ کردەوە گەریلا پارتیش هێزی برتەوە ئەو شۆزە بە هیوام نەتەقتەوە بە هیوای ئەوە بێ بەڵام ئەوان مسڕن دەرێن ناوی ئەو هێزە لێن دەربی ئەوکو گوتم پێشترێ دیموکراتی لێبوو ئێستا پارتی چتە ئەو هێزە ئیتراوانش لە خۆیان دەترسێن بە تایبەتی کە پارتی لینچی لەگە تورکیا هەیە وەزعەکە شڕە بە هیواین هەموو لایەک شەڕ خراپە شەڕ زۆر خراپە لەگەر هیچ کەسێک باش نییە یعنی ئەگەر ڕێک بکەی بەدەستم بی ینی بە من بڵێم لەگەڵەوە نیم لە زەمەنی ئێستا شەڕ لەگەر تورکیاش بکرێ ینی شەڕ هیچ ماڵوێرانە جە لەگەر هێزەشی کەی کوردی و ئەو خەڵکەی دەکوژێ و لەو هەموو گەمە سیاسیە و ئەو ململانەیە هیچ ئیسفادەینەوە پارتیش لە ئینزارە لە منتیقەی برادۆست پەکەکە شێزەشی زۆری برتە منتیقەکەی و ئاخیری خێربی ئەو شۆکە ئەگەر یەکتری نەدەن ئەوڕۆ هەندێک چەند تەقوتۆق بێگووە نایە بەس زۆر نەبووە بەزیتر هەردوو لە هێز لە بەرامبەریەک ئامادە دەکەن و هەردوو لە ئینزاردانە هاوڕیان ئێران جێی پاڤلی گرتیە چی ئەگەر یعنی بەجێی نەکاتن ئەوە لاهوری لۆ دەینتەوە ئەو پارتی حکوومەتی عێراقیان بەگیشتوەنە ئەو هەڵەکە و لە ناوە خۆیان یەگرتوونە بن و پرۆژەی نیشتیمانیان نەبیتن و ئیتر ئاوە هەموو کوردەکان بە شەڕ دەینێن پیلانی داگیرکەرانە و بەداخەوە هەمووش لە دەرەنجامی ئەو حاڵەتە خراپە و حکومڕانیە و نەبوون یەک ڕێزی کورد ئەوە دەبینن من تەمەنای ئەوەی دەکەن ئەو شۆکە وەزعەکە نەگاتە تەقینە بەس هەردوو لە هێزیان خردکردەوە ئەو ڕۆژەندە تەقوتۆقیان وەنە و درۆنی تورکیش بە فریای پارتی کەتی هاتیە لەسەر ئەو چیا و ئەو منتیقەی کە دۆشکەیەکی ئەو برادرانەی قەندیلی لێ بووە بۆ ئەوانە هێزەشی زۆریان هینایە و دەڵێن لەو هێزەی پارتی دەدەین کە بە ناوی حکوومەتی عێراق ئیتر ئاخیری خێربی هاوڕێیان هەویستم خەبەرەکە لە زیاتی بە تێکست ئەوە بکەم بپرسن گەروزین دەرێن سلسلەتی ینی سەرپەرشتی برادۆست و باڵەکایەتی دەکا و خواکوورک ینی خاکوورچ قەپات دەکەن لەوان بۆی ئەوانیش دەڵێن ئەمە ئەوە دەکەن ڕاوەستەلو ئەمە لەی مەلا مستەفای نەبێن باش آخر بەجددی ئەوە چ ئەخلاقەکە دەی هاوڕێیان هەر تا دەمرین هەر دەبی لەگە جوونەکانی پارتی دەستەکانمان نەرم بکەین بەداخەوە هاوڕێیان شتێکی خراپە ئەگەر ڕوو بدا بە هیوای ناتە شەڕ ئەو شۆکە